موسای کۆبانێ مۆتەکەی داعش. لە مێژوودا کەسێتی موسا بەرامبەر بە فیرعەون هاتە دەنگ و دارەکەی هەڵدایە گۆڕەپان و سحری ئەوانی ڕاگرت و با فیرعەونی وت دەسەڵاتی تۆ بچووکترە لەوەی بتەوێ خوایەتی بەسەر خەڵکدا بکەیت و خەڵکی هەژار و نەدار لە عەبدایەتی خوداوە بکەیتە عەبدی خۆت. بۆیە بەرامبەر با فیرعەون وەک شۆڕژگێڕێک هاتە جواب و سنووری دەسەڵاتی خۆی نیشاندا. دوای چەند هەزار ساڵێک موسایەکی تر دەرکەوت، بەڵام موسای ئەم جارە کورد بوو. فیرعەونی تازەش داعش بوو کە هەموو شتێکی ڕەت کردەوە و جاڕی نوێنەرایەتی ئاینی دەدا و لە خەونی دامەزراندنی خەلافەتێکی ئیسلامی پەڕگیردا بوو. هەوڵیاندا لەسەر لاشە و خوێنی خەڵک خۆیان بینا بکەن و جێپارویان نەرمتر و پێخەفیان گەرمترکەن. بۆیە لاپاڵ هاوپەیمانەکەی تورکیا هێرشیان دەست پێ کرد بۆ سەر کۆبانیە. بەڵام نەیانزانی ئەو شوێنەی بۆ گرتنی دێن خاکی کوردانە. نەیانزانی لەو خاکەدا خەڵک و خاک وەک دار و ڕەگە، وەک ئاو و کانیە، وەک شاخ و تاوێرە، وەک عاشق و معشوقە. دەیان شەڕڤان بە گیانێکی ئینسانیانە بەر لە کوردانە ڕوبەڕوویان بوونەوە. ئەو کاتەی جیهان بە دیارکەوتنی کۆبانێ دانیشت بوو، هێشتا شەڕڤانان مژدەی سەرکەوتنیان دەدا و بە دروشمی کۆبانێ ناکەوێ لە جەنگدا بوون. دوای گەمارۆدانی شارەکە شەڕڤانان استراتیژی شەڕەکەیان گۆڕی و لە شەڕی بەرەییەوە پێیان نایە خەباتی ناو گەڕەک و قەناس. لەو کاتەدا گەنجێکی ڕەشتاڵەی کورد کە 3 ساڵ بوو پەیوەندی کردبوو با ڕیزەکانی پاراستنی گەل یەپەگە دەرکەوت وەک فەرماندەی قەناس بەدەستەکانی کۆبانێ. موسا گەرچی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو، بەڵام عشقی خاک و خۆسەری گەیاندبووی بە ڕۆژئاوا دەرکەوت و بوو بە ئەفسانەی داعشکێن. ئاژانسی فرانس پرێس دەڵێت موسا یەکێک بوو لەو کەسانەی بە قارەمانێتیەوە دەستی هەبوو لە لەناوبردنی 1200 داعش لە ناو کۆبانێدا. موسا دەگێڕێتەوە و دەڵێت شەڕ شێوازی خۆی هەیە و بە ئاکارەوە دەکرێت، بەڵام هێزی داعش نە شێوازی شەڕ دەزانن و نە ئاکاری شەڕکردنیان هەیە. موسا بۆ ئەو ئاژانسە دەڵێت بیرم نایەت هیچ گولەیەکم بە فیرۆدا بێت. لەسەر شەقامەکان ئەو دوژمنانم دەناسیەوە کە من پێکا بوو، من لاوەرزی سەختدا باشتر دەم پێکان. تەنانەت لا دووری 400 مەتر دوژمن خۆی بۆ قەناسەکەم نەدەگرت. موسا ناوی تەواوی هەردەم موسایە و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە. بەڵێنی ئەوەیدا با خەڵکی کۆبانێ دەکاتە دیاری بۆ خەڵکەکەی و ئازادی دەکەن. Kobani artık dilla şavtine. Serbilinde. Kobani serbilinde. Bila dünya ve bebine. Gelin Kobani em Kobani Hamid diyarı vandike. بەرواری هەشتی مانگی 4 ساڵی 2015 لابەرەی باشووری کۆبانێدا لە کاتی هێرش بۆ سەر داعش شەهید بوو، بەڵام قەناسەکەی نەکەوت و شەڕڤانان درێژەیان بە خەباتەکەیدا تا ئازادبوونی تەواوەتی. لە ئێستادا موسا فیلمێکی دۆکۆمنتاری لەسەر بەرهەم هاتووە کە ماوەکەی 48 دقیقەیە لە شارەکان نمایش دەکرێت. بەرخۆدانیەکێ پڕ خورد کۆبانێدا لە هەمبەرێ چەتێن داعشی هاتەکردن.